بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەڕێزان وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە و ئامادەکاریش لە ناوچە کوردستانەکانی دەروهرێن بۆ پرسەکە نەکراوە. بۆی ئەنجامدانی زەمینە سازیش لەو ناوچانە زەمانەتی سەرکەوتنی پرۆسەکە نییە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرکی محەممەد جەلیل کارگێری هەڵبژاردن و ڕاگەانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی هەروەها لە کەرکووکەوە محەممەد عوسمان پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی لە پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە. لا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش ئامادەکاری بۆ پرۆسەکە نەکراوە. سەرەڕایەوەی 20 ڕۆژی ماوە بۆ وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم، بەڵام تاوەکو ئێستا لە ناوچەدا بڕێنراوەکان ئامادەکاری سیاسی و ئابووری بۆ ڕیفراندۆم نەکراوە. لە سەراستی سیاسی ناوماڵی کورد لە کەرکووک یەک نەخراوە و حیزبە سیاسیەکان یەک هەڵوێستیان دەربارەی پرسەکە نییە. جگەلەوەش بەشێکی زۆری خەڵکی ناوچەدا بڕێنراوەکان نیگەرانن لە خراپیدارەدانی ناوچەکە لەلایەن یەکێتی و پارتی و دووبارەکردنەوەی سیمای دوو ئیدارەیی. لە ئالایەکی ترەوە لێکتێنەگەشتنی سیاسی نەکراوە لەگەڵ پێکاتەی تورکمان و عەرەب لە ناوچەدا بڕێنراوەکان و دژایەتی پرۆسەکە دەکەن. لەگەڵ حکوومەتی عێراقیش هیچ گفتوگۆیەکی جددی نەکراوە سەبارەت بە بەڕێوەچوونی ڕیفراندۆم لەم ناوچانە و پێشتریش حکوومەتی عێراق دژایەتی بۆ پرۆسەکە دەربڕیوە. نەبوونی ئامادەسازی پێویست بۆ ڕیفراندۆم مەترسی لەسەر ناوچە دابڕێنراوەکان دروست دەکات. دەنگی کوردیش لە ناوچە دابڕێنراوەکان لەگەڵ پێکهاتەی عەرەب و تورکمان نزیکە و زەمانەتی سەرکەوتنی پرۆسەکە لە ئارادا نییە. بۆ نمونە لە شاری کەرکووک ڕێژەی کورد بە پێی ئاماری وەزارەتی بازرگانی لە 52 و ڕێژەی عەرەب و تورکمانیش لە 48. هاوکات ماترسیکی دیکە دروستبوونی بارگرژی سەربازیە لە نێوان حەشتی شەعبی و پێشمەرگە لەلایەک و بەردەوامبوونی شەڕی داعشیش لەگەڵ پێشمەرگە مەترسیکی دیکەیە بۆ سەر ئەو ناوچانە. لەلایەکی تری شەوارێمی کوردستان ئامادەکاری پێویستی نەکردووە لاگەری بڕینی موچەی فەرمانبەرانی ناوچە دابڕێنراوەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە. بۆ پێی هەرم ناتوانێت موچەی فەرمانبەرانی ژێر دەسەڵاتی خۆشی دابین بکات. ئاماژەکانەوەمان پێ دەڵێن بەبێ زەمینە سازی ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان چارەنووسی ئەو ناوچانە دەخاتە مەترسیەوە و ئەی زەمانەتێکیش نییە بۆ سەرکەوتنی ڕیفراندۆم لەو ناوچانەدا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچین لای کاک محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە. کاک محەممەد زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕێستان چۆن لە مەسەلەی ئەنجامدانی ڕاپرسی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەڕوانن و ئایا ئامادەکاری پێویست بۆ ئەم پرۆسەیە لەم ناوچانە کراوە؟ ئەم کاتتان باش، ئەم کاتی خەڵکی کوردستان باش، جێژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەین. وەسڵا و خۆشەویستیمان هەیە بۆ پێشمەرگەکانی بەرەکانی جەنگ کە شەو ڕۆژیان خەسوەتە سەریەک بۆ ئەوەی کە دیفاع لە کورد و کوردستان بکەن. لە ڕاستیە سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان بێشک تا ئێستاکە ئەوەندێک ئێمە ئاگادار بین شتێکی وا لە ناوچەدا بڕێنراوەکان بە شێوەیەکی گشتی و کەرکووک بە تایبەتی شتێکی وا نەکراوە، ئامادەسازیەکی وا نییە و تا ئێستاکە تەوجیهاتەکان یەک نەخراوە، بیر و بۆچوونەکان یەک نییە و ئەتوانین بڵێن وەکو چۆن ئەو جیاوازیانەی کە لە هەرێمی کوردستان یا بڵێن لە هەر چوار پارێزگای دوهۆک، هەولێر، سلێمانی، هەڵەبجە هەیە، لە کەرکووکش بە هەمان شێوە ئەوە هەیە. بۆ یەکە ئەم ناوچەیە جیاوازیەکەی لەگەڵ ئەو چوار پارێزگایی تر ئەوەیە لە سنووری پارێزگاکانی تر ئەگەر
لایانی بەڵێ یان نەخێر بەهێز بێ هەر لایەکیان بێ لە ناو ماڵی کوردیا و کێشەیەکی وا دروست ناکە بەڵام لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان ئەمە بە پێچەوانەوەیە و ئەگەر لەم ناوچانە ڕیفراندۆم سەرکەوتو نەبوو ئەوە کورد ئەدۆڕێنێ و لە بەرامبەرشە نەیارەکانی کورد سەرەکەون بۆ یەکە ئەمەش دەبێت بە دیکۆمنتێک بەدەست نەیارەکانمانەوە کە لە هەموو مێژووی کوردستان و کەرکووکدا داگیرکەران نەیانتوانی و ئەوە بە کەرکوچیەکان و ناوچەدا بڕێنراوەکان بکەن بۆ یەکە دەبێت سەرکردایەتی سیاسی کوردستان بە یەک خیتاب و بە یەکگرتوویی پێکەوە دراسەیەکی وردی ئەم مەسەلەیە بکرێ و ئامادەسازی بۆ بکرێ و هەمومان بە یەک دەنگ بە یەک دڵ بە یەک ڕنگ شەو ڕۆژ بخەینە سەریەک ئەگەر بتوانین سەرکەوتن بەدەست بێنین بەڵام بەم پرش و بڵاوی ئێستاکە پێویستە دراسی زیاتر بکرێ و پێشم خۆشە هەموو خەڵکی کوردستانەوە بزانن من لە سەتا هەتا سەر ئێسک و لە سەد نەک بۆ ڕیفراندۆم زۆر بەکەمەزانم بەڵکو لەسەر لەگەڵ ئەوەم کە سربەخۆیی بۆ کوردستان پێکێنانی دەوڵەتی کوردستان کە بۆی بۆ هەتا ڕزگارمان بێ لە چنگ ئەم برای چاوەڕشمان و ئەو برای نەوعێکی ترمان بۆ یەکە بەڵام ئەمە دەبێ کەرەسەی خۆی هەبێ ئەبێ پێداویستەکانی بۆ دابین بکرێ ئەبێ ناوماڵەکەمان ڕێک بخرێ ئەبێ هەمومان پێکەوە توانا سەرف بکەین ئەبێ بتوانین کەرەسەی باشمان پێبێ بۆی قەناعەت بە غەیرە کوردش بکەین ئەوان دەنگ بەم ڕیفراندۆمە بدەن چونکە لە ماوەی 13 ساڵی ڕابردووە دەرگای هەرێمی کوردستان بۆ عەرەب بۆ تورکمان بۆ مەسیحی بۆ هەمی کراوەتەوە بە ئارەزوی خۆیان لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک توانیویانە بە باشترین شێوە بژێن خانوو بکڕن پشوو بدەن دوورکەونەوە لە تەقینەوە بەشدار بن لە خۆشی ئەو هەموو گەشت و سەیرانی کە لە کوردستان هەیە بە پێچەوانەوە تا ئێستا کەسیان ناتوان بچنە بەغدا تەقینەوە هەیە خەڵکە کوژرێ و ژیان وەک پێویست نییە و ئەبێ کەمادەم ئێمە توانیمان لە ڕووی تەرفیهی و لە ڕووی ژیانی کۆمەڵاتی و ئەمە دابین بکەین دەبێت لە ڕووی سیاسیشەوە زەمانەت بۆ ئەم پێکاتانە دابین بکەین کە سبەی ڕۆژێ لە حکوومەتی ئایندەی کوردستان و لەگەڵ لە هەموو ئەوانەی کە بۆ کورد حەقا مافە ڕەوایە کە بۆ ئەوانش وابێ بەڵام بەداخەوە تا ئێستا شتەکان ئەبینین نەکراوە ئومێد دەکەین بکرێن بەڵێ کاک محەممەد بۆچی بەڕێزت ئەم پرۆسی کە ئێستا دەستدراوەتەی بۆ ڕیفراندۆم لە ناوچەدا بڕێنراوەکان بەتایبەت لە کەرکووک بە پەرش و بڵاو ناو دەبەی پەرش و بڵاویەکەی ئەم پرۆسەیە لە چیدایە؟ ئێمە دەبێت زۆر واقعی بین و بە تایبەتی بەندەش بۆ ئەم دەورەی پەرلەمان یەکێکم لە نوێنەرەکانی کەرکووک لە پەرلەمانی عێراق دەبێت زۆر ڕازگویانە مامەڵە بکەم زۆر ڕازگانە ئەم ئەرکەی کە خراوەتە سەر شامن بۆ ئەم 4 ساڵە دەبێت زۆر ڕازگۆ بم لەگەڵ خۆم و لەگەڵ جەماوەر و لەگەڵ میلەتەکەشە من بەم شێوەی دەبینم عەرەب و تورکمان زۆرینە لەگەڵمان نین مەسیحەکان بە هەمان شێوە ئەوەی کە ماوەتەوە کووردە کورد ئەگەر لە 155 کەرکووک پێک بێنێ تا ئێستاکە گۆڕان 34,000 دەنگی 34,000 دەنگ و کۆمەڵی ئیسلامی 5,000 دەنگی 2014 هاوردەوە ئەمە تا ئێستا تێیدی ڕیفراندۆم ناکەن با واقعی بین و بە دیوەکەی ترشە کۆمەڵی لێرە و لەوێ کێشە هەیە خەڵک دڵی سارد بۆتەوە و سەرۆت و سامانی کەرکووک کە ڕۆژانە 25 میلیۆن دۆلارە کە بای هەموو کوردستانەکە تا ئێستا بەشێکی زۆری ئەم پارە و ئەم شتانە دیار نییە بۆ یەکە تا ڕادەیەک ئەتوانین بین قەلەقیەک پرش و بڵاویەک لێک تێنەگەیشتنێک هەیە جا بۆ ئەوەی ئێمە هەموو ئەمانە یەک خەینەوە بۆ ئەوەی هەموو ینی ئەو قەلەقیانی کەوا هەیە خەڵک بتوانین قەناعەتی پێ بکەین دەبێت لەوە دەست پێ بکەین ناوماڵی کوردی یەک خەینەوە مەسەرن بۆ نمونە ئەگەر ئێمە لەسەر سلێمانی ڕێک ناکەوین لەسەر هەولێر ڕێک ناکەوین لەسەر دهۆک و هەڵەبجە ڕێک ناکەوین قیادەی سیاسی کوردی بەڵام وەرن با لەسەر ناوچەدا بڕێنراوەکان ڕێککەوین چونکە ئەم منطقەیەکە یعنی شتێکی مەسیریە ئێمە وەکو ئەوەی کە سەرۆک مامزەلان ناوی نابوو عەمەلەی دەماغ ئەم منطقەیە عەمەلەی دەماغە بچووکترین خەلەل بچووکترین غەڵەت بکەی نەخۆشەکەی بەردەست ئەمرێ بۆ یەکە ئەبێ کاتێک ئەتوانین بەرچاومان ڕوون بێ کاتێک ئەتوانین سەرکەوتن وازح و ڕوون بێ لە بەرچاومان ئەوەیە کە ناوماڵەکە یەک خەینەوە چونکە بە پێی زانیاریەکانی ئێمە نەتەوە یەکگرتووەکان و هەروەها بەشێک لە منەظەماتی دەولی و هەروەها ئیتحادی ئەوروپی و ئەمانە دێن ئەبن بە مراقب بەسەر سنووقەکانی دەنگدانەوە بۆ یەکە ئەبێ هەوڵدێن شتێکی جوان نیشانی
هەموو جیهان بدەین و نیشانی نیارەکانشمان بدەین کە کورد نەتەوەیەکە کە مێژووی هەیە خاوەن زمانە خاوەن کەلتورە و ماوەی ساڵهای ساڵە بەرگری لە خۆی ئەکا لە پێناو بوونی خۆیان ئێستاکە ئەم بوونە کە ساڵهای ساڵە خەوی پێوە ئادینین بەندە هەموو تەمەنی خۆم لە پێشمەرگایەتی و لە شاخ و لەگەڵ دڕندەکانە بەسەر بن لەگەڵ چەقەڵ و گورگا بەسەر بن ئێستاکە ممکن نییە من تێیدی ریفراندۆم نەکەم ممکن نییە من تێیدی سربەخۆی نەکەم هەتا سەر ئێسک تێی دەکەم بەڵام پێم وایە ئەم کەرەسەیە ئومێدەکانی من هیوایەتەکانی من خوێنی هەزاران هەزار شەهید ناهێنێتە دی ئەبێ هەوڵ دەین ڕێکی خەین پێکەوە بین دەست خەینە ناو دەست یەک تاکو و شەیدەکانشمان لە گۆڕ ڕاپشوو بدەن وابێ کە ڕۆژە لە ڕۆژانەوەکانی دوای ئێمە هاتن ئۆخەیکەن لە پەنای ئەم کارە و ئەم دەستکەوتە پشوو بدەن بۆ هەتا بەڵام بەداخەوە تا ئێستاکە ئەمە نابینیم بۆ یەکەم من لێرەوە داوا لە قیادەی سیاسی کوردستان ئەەکەم تکا ئەەکەم ڕجا ئەەکەم بەم پرشوو بڵاویە لە کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکان بەرچاوم ڕوون نییە سەرکەوتن بەدەست ناهێنین بۆ یەکە ئەبێ وازدا هەندێک بەرژەوەندی شخصی خۆمان بێنین لەم گرد و لەم وێلا و لەم شاخ و لەم شار پێکەوە بینیان نییە هاچۆی یەک ناکەن سەر لە یەک نادەن تەنەزول بە یەکتر ناکەن ئەمە خەتەرێکی یەکجا گەورەیە ئەمە لە کاتێکە هەموو ئەم سەرکردانە ئەچن بۆ ئێران دەچنە بەغدا دەچنە تورکیا ئەچنە ئەوروپا ئامادەن تەنەزول بۆ هەموو کەسێ بکەن بەڵام جێگەی داخە تەنەزول بۆ یەکتری ناکەن بۆی ئەملێتە بە ئاسوودەی بژێ سپاس دەکەم کاک محەممەد دواتر دەگرێمەوە لای بەڕێزت دەگرم و لای بەرز دواتر کاک محەممەد جەنابیشت بە خێربەی سەبارەت بە مەسەلەی ریفراندۆم بە بۆچوونی ئێوەش چی کراوە لە ناوچە دابڕێنراوەکان بۆ ئیکە ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێت بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سپاس وە جەنابتان و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام ڕێز و حورمەتی زۆرم هەیە بۆ میوانەکەتان لە کەرکووک کاک محەممەد عوسمان من پێم وایە هیچ ئامادەسازیەک نەکراوە تا ئێستا بۆ ڕیفراندۆم لە کەرکووک تەنانەت بەردی بناغەکەی کە پێویستە کۆمسیۆنێکە بینایەکە کۆمەڵە کادرێکن تا ئێستا ئەوەش دانەنراوە پێم وایە کە هیچ حیوارێکی جددی هیچ کۆبوونەوەیشی جددی نە لەگەڵ کورد خۆی لە ناو لایەنە سیاسەکان نا لەگەڵ نەتەوەکانی ترکە بەداخەوە ئەمە گرفتێکی گەورەیە تا ئێستا کورد نەیتوانیوە لەگەڵ لە نەتەوەکانی تر ینی ماوەی ئەم 14 ساڵە با بڵین هیچ حیوارێکی جددی بکە وەفدێکی مفاوزی حکومی هەبێ نەتەوەیی هەبێ بەڕاستی کورد ئەمەی نەکردووە یعنی هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی بە پێچ و پەنا ئەچێ لەگەڵ عەرەب و تورکمان ڕێکەکەوێ یعنی کورد تا ئێستا نەیتوانیوە لەسەر ئەنجومەنی پارێزگار ڕێبکەوێت لەگەڵ عەرەب و تورکمان تۆ چۆن ئەتوانی بۆ بنیادنانی دەوڵەتێک لەگەڵ ئەوان ڕێککەوی من یەک نمونەیەک دێنمەوە لە هەر ئەو ڕۆژەی کە باڵێن لە سیوێکی حوتی 2017 باڵێن ببوورە کە سیوێکی حوتی 2010 داوا کرا کەرکووک بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەوە هەوڵێکی باش بوو بەڕاستی جێی دەستخۆشی بوو لە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کردی ئەوە هەوڵێک بوو بەڵام ئەو مەلەفە ئێستا لەکوێیە ینی منە پرسم ئەو مەلەفە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە کەلیمەیەکیش بۆ بە تەنها کاغەزێکیش وەڵامی ئەنجومەنی پارێزگای نەدایەوە ئەوە بۆ دووەم جارە کە حکوومەتی باڵێن ئەنجومەنی پارێزگای کەرکووک داواکە بەڵام ئەم داوایانە چیان لێدێ و بەڕاستی پێویست و پێشتر لایەنە سیاسەکان و قیادەی سیاسی خۆی بێتە سەرخەت چونکە قیادەی سیاسی کورد پێشتر بۆ زۆر بابەتی تر هاتووەتە سەرخەت یعنی جاری وایە بۆ پرسێکی شخصی هەر بە سەریعی گەشتونەتە بەغا بۆ پرسێکی حزبی بەڵام تا ئێستا وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانمان نەبینیوە ڕۆژە لە ڕۆژان بۆ پرسێکی نیشتیمانی کەرکووک بێتە سەرخەت بەڕاستی چونکە تۆ بۆ ئەم بابەتانە ئەبێ باجی گەورە بدەی ئەبێ مفاوزات بکەی ئەبێ ڕێبکەوی لەگەڵ لایەنە سیاسەکان ئەبێ لەگەڵ بەغا گفتوگۆ بکەی من پێم وایە لە نەتیجە بەڕاستی هیچ ئامادەسازیەک نەکراوە چۆن ئامادەسازی بوون لە ڕووی سیاسی لە ناوخۆی لایەنە سیاسەکان لە کەرکووک ماڵی کورد یەک نەخراوە لە کەرکووکیش لەوڕۆوە بەڵێ لە کەرکووک کەمێک لە ڕووی نیشتیمانیەوە کەمێک باشترە بەڵام کە ئەگاتە سەر مۆغ کە ئەگاتە سەر بابەتە
ینی هەنووکەیەکان ئەو کاتە بەڕاستی ماڵی کورتێکەچێتەوە بە نمونە ئێمە چەندین ساڵ هەوڵە دەین کە ڕێککەوین لەسەرەوەی کەرکووک یەک لیز بێت تا ئیسە کورد نەیتوانیوە ئەم برایەتی و تەبایەتیە لەکوێ سوودی هەیە جاردار بەڵێ دانیشین جاردار کۆبینەوە بەڵام پێم وایە کە لە پرسە نیشتیمانێ گرنگەکانە ئێمە یەک دەست بین لە پرسی وەکو جەنابە دووتت بۆ نمونە پرسی سیاسی پرسی یاساییە پرسی کۆمەڵایەتیە پرسی عسکەری و پرسی ئەم پرسانە گرنگن کە ئێستا کورد بەڕاستی لە کەرکووک وەکو کاک محەممەد وتی زۆر پەرش و بڵاوە یعنی هیچ بنەمایەکمان نییە ئێستا ئێمە هیچ ئامادەسازیەکمان نییە بۆی کە ئێمە خەڵک بەرینە من پێم وایە خەڵک ئامادەیە خەڵک ئێستا زۆر زۆر ئامادەیە بە ڕوحێتێکی باشەوە بەڵام ئەوە حکوومەتە ئەوە خاوەن ڕیفراندۆمە حازر نییە یعنی ئێستا فەرمو ئێستا خەڵک ئەوێ سێ هەفتەی تر چەند هەفتەیەکی تر بچێتە سەر سندوقەکان و دەنگ بدە بەڵام چی کراوە بۆی خەڵک دەنگ بدایانی چی شتێک کراوە چەندێ خەڵک هاندراوە چەندێ خەڵک قەنەعەتی پێکراوە چەندێ خەڵک ئاشتەوە کراوە چەندێ خەڵک یعنی ئەمانە هەمووی پرسیارن ئەوە واز لە عەرەب و تورکمان بێنە کە تا ئێستا کورد نەیتوانیوە مفاوزاتێکی جدیان لەگەڵا بکە قەنەعەتیان پێ بکە قەنەعەتیان پێ بکە باسی زەمانەتیان بۆ بکە کە تۆ چەندین ساڵە کەرکووک لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقا زوڵمی لێکرێ کەرکووک ئەو باڵێن بودجە و پارەی بۆ نێردرێ کەرکووک بێبەش کراوە لە مەتار کەرکووک بێبەش کراوە لە هەموو شتێک بەڕاستی لە هەموو ئەو ئیمتیازاتانی کە هەیە بۆ پارێزگاکانی تر تەنها بۆ کەرکووک نییە ئێمە نەمانتوانیوە قەنەعەت بە خەڵکی خۆمان پاشان بە عەرەب و تورکمان بکەین کە ئێمە ئەو لایەنین ئێمە ئەو نەتەوەین کە ئێوە لە ژێر دەسەڵاتی ئێمەیە زەمانەت وەرەگرن ئێوە لە ژێر دەسەڵاتی ئێمەیە ئەپارێزرێن ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە من پێم وایە کە بۆ ئەمە هیچ نەکراوە کە نەکراوە بە چ ڕوحیەتێکەوە خەڵک بۆ زەمانەتی سەرکەوتنین پرۆسێ لە منتیقانم نییە ئێستا بۆ نمونە ئەگەر پرۆسەکە ئەگەر بکرێ لە 25 و زەمانەتی سەرکەوتنی نییە بەڵێ لە ڕووی دەنگ و لە ڕووی بەڵێ من پێم وایە ئەگەر لە هەرێمی کوردستان لە سەتا ترسەکەی 25 بێ لەوێ بە دڵنیایەوە دووقات و سێقاتەوەتە 75 بۆ هەشتایە چونکە سەرنەکەوتنی لە کەرکووک بەڕاستی شکستێکی زۆر گەورەیە ئێمە لە کۆتە ئامار کە لامانە لە دەنگی کورد لە 2014 بە حەوت لیستی کوردستانیەوە 310,703 دەنگمان هەبووە بەڵام دەنگی عەرەب و تورکمان 260,056 دەنگ بووە کە جیاوازەکەی کاتە 50,647 دەنگ یعنی منە پرسم ڕێژەی دەنگەکان زۆر نزیکە ئەوە جگە لەوەی کە کاک محەممەد باسی ئەوەی کرد کە هێشتا هەندێک لایەنی سیاسی هەیە ساغ نەبوونەتەوە هێشتا خەڵکیی زۆر نیگەرانن لە پرۆسەکە هێشتا خەڵکیی زۆر یعنی هەر ئەو ڕۆژەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرا ئەبوایە دەیان و سەدان خۆشی خەڵکمان ببینە ئاهەنگمان ببینایە کە حکوومەتی خۆجێیی کەرکووک یاخود با بڵێن ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای کرد کە ئێمە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان کەرکووک ڕیفراندۆمی تیاکرا تا ئێستا بەڕاستی خەڵک زۆر سارد و سڕە تا ئێستا هیچ ئامادەسازیە خەڵک دڵی خۆش نییە بە پرۆسەکە خەڵک ئەم شتانەی کە ئەگوزارێن خەڵک بەڕاستی دڵنیان نییە لە پرۆسەکە خەڵک یعنی وەکو وتم ئەو ڕۆژە ڕۆژێکی هەر ڕۆژێکی تر بوو وەکو باقی ڕۆژەکانی تر نەخۆشی خەڵکمان بینی نە جەماوەرمان بینی لاەنە سیاسەکان هیچ ینی وەکو باقی ڕۆژەکانی تر وا بوو کە ئەبوو شتی زۆر بکرایە سپاس دەگەرم و لای بەڕێزت کاک محەممەد ئەگەر بڕێن و لای بەڕێزت سەبارەت بەم پەرش و بڵاویە کەواتە بە بۆچوونی ئێوە ئەنجامدانی ریفراندۆم بەم پەرش و بڵاوێ لە بەردەمەوەداین کە ئێمە ئەم ناوچانە بدۆڕێنین بە بۆچوونیەوە خۆی لە ڕاستیە یعنی دیارە بۆ هەر پرۆسەیەک ئەگەر کۆدەنجیت بۆ کرد و خۆت بۆ ئامادە کرد و هەموو لایەنەکانی تەتەڵە و جێژێکی باشت کرد و دراسەیەکی قوڵت بۆ کرد پێم وایە بەرچاوت ڕوو نەبێ ئەو کاتە ئایا ئەیدۆڕێنی یان ئەیبیتەوە ئەوەی تا ئێستا ئێمە بینیومانە قیادەی هەر پێنج حیزبەکەی کە ئەوانەی کە بەشدارن لە پرۆسەی سیاسی ئامڕین بەشدارن لە پەرلەمانی کوردستان و بەشدارن فراکسیۆنیانەی لە پەرلەمانی عێراق
ئەم پێنج حیزبە هەرێکە لە ئاوازێکە خوێنن تا ئێستاکە سەرکردایەتی ئەم پێنج حیزبە نەیتوانیوە پێکەوە کۆدەنجیە دروست بکە و حتا تەنانەت ئەتوانم بڵێم تا ڕادەیەک سەر لێ شێوانێکشان بە خەڵکەوە دروست کردو یعنی وای لاتەوە خەڵک تا ڕادێ سەری لێ شێواوە لەوەی کە نازانێ حیزبێک دێ مەدحی ڕیفراندۆمەکە حیزبێک دێ ڕەفزی ئەکا حیزبێ دێتر ئەڵێ بەرچاوم ڕوونیە حیزبێتر ئەڵێ لەگەڵی بۆیەکە ئێمە پێویستمان بەوەیە کە بە هەموو لایەکمان ئەو کۆدەنجیە دروستکەین و بە سەراحەت ئەبێ لێشمان نابێ لێمان تێکچێ ئەگەر کۆدەنگ نەبین کێشەکە لەمە ئێستا قوڵتر ئەبێتەوە یعنی هێشتا هیچ نەبووە بۆ نمونە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و لەسەر ئاڵای کوردستان ئەوە زیاتر لە 150 ئیمزا لە پەرلەمانی عێراق کۆکراوەتەوە بۆ ئیقالە پێکردنی پارێزگاری کەرکووک پارێزگاری کەرکووک لەسەر باوکی لەسەر خۆی لەسەر خێزان و بنەماڵەکەی ئیقالی پێ ناکەن بەڵکو لەسەر مەسایل نەتەوایەتیەکانە بۆ یەکە لە ئێستاوە کە ئەو لە ئەبرەیە ئەگە کارێکی وا بکرێ عەرەبێ دێتە شوێنی عەرەبەکەش بیانی هاتە شوێنی بارەگای کۆمەڵی ئیسلامی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دوو پۆلیسی بۆدانە دوو پۆلیسەکەش نابێت چەشیان پێوە پێبێ ئەبێ لە ژوورۆژ حرەسیات لەسەر لەو مەڵبەند بگرن کە مناڵم کۆمەڵی ئیسلامی مەبەستم هەموو حیزبەکانی ترشە بۆ یەکە ئەبێ ئێمە ورد بین لە منطقەیە کە بە وردی کارمان نەکرد ئەو کاتە هەمومان ئەدۆڕێنین لە پێش هەموو کەسێ قیادەی هەر پێنج حیزبەکە ئەدۆڕێنێ و دوای ئەوەش میلەتەکە ئەدۆڕێنێ بۆ یەکە ئەبێ ئێمە لەم مەسەلەیە و لەم پرسەیە زۆر ورد بین و من ئەو ڕقەمانەی کە ماوەسە محەممەدی ئازیز و خۆشەویستمان باسی کرد لە 100% ئەوە وایە و من پێم وایە ئەوان بە شێوەیەکی تر کە ناوچەکە ئێستا بەتایبەت لە بەردەم ئاوادانکردنەوەی ئازادکردنەوەی حەویجە و ناوچەکەیە کە لە 135 بۆ چلی کەرکووکە ئەوەش دیسان هاتنەوەی شەپۆلێکی تری خەڵکە ئەگە بەشداری بکەن لە ڕیفراندۆم ڕەنگە ئەوان هەموو بە نەخێر بەشداری بکەن و ئەگە منەظەماتی دەولی و ئومەمی متحیدە و ئیتحادی ئەوروپی و کۆمەڵی خەڵک و لایەنی ترش بێن بەشداری بکەن من پێم وایە لە کەرکووک زۆر زەخت ئەکەوێتە سەر کەرکووک و پێم وایە هەموو لایەک زۆر بە توندی چاوەدێری ئەم ڕیفراندۆمە ئەکا بۆ یەکە ئەبێ ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین نەک بم شل و شاوی ئێستاکە کە 20 ڕۆژمان ماوە بۆ ڕیفراندۆم تا ئێستاکە کۆبنەوەیەکی جەماوەری نەکراوە تا ئێستاکە حیزب و ڕێکخراوەکان پێکەوە کۆ نەبوونەتەوە تا ئێستا پلانێکیان نییە بۆ کەرکووک تا ئێستاکە میحوەرەکانیان دابەش نەکردووە تا ئێستاکە حیزب و ڕێکخراوەکان هەر کەسە لە ئاوازێکە خوێنێ ئەمەی وای لە ئێمە کردووە کە بەم شێوەیە بیر بکەینەوە ئەگەر بێ و قیادەی سیاسی کوردستان و هەر کە من ئەڵەم هەر پێنج حیزبەکە مەبەستم ئەم پێنج حیزبە سەرکەوتن بۆ پەرلەمان و بۆ پەرلەمانی عێراق و کوردستان مەسئولیەتی زیاتریان لەسەرە و ئێمە حیزبی ترشمان هەیە لە کەرکووک کە ئەوانش کەم نین ئەوانش دەوریان هەیە ئەوانش دەنگیان هەبووە ئەوانش ئێستا هەر کەسە هەر لایەنێک لە ئاوازێکە خوێنێ بۆ یەکە کۆی حیزب و ڕێکخراوەکانی کوردستان کە زیاتر لە 15 بۆ 20 حیزب هەیە لە کەرکووک بوونیان هەیە ئەمانە تا ئێستاکە نەتواندراوە یەک بخرێن نەتواندراوە یەک گوتارمان هەبێ نەتواندراوە ناوماڵەکە بە ئاڕاستەیە کابەرین تا ئێستاکە ئەمەی کە باسمان کرد بەم ئاراستەی کە بڕوە نازانم یعنی هەستەکەم ناوچەکە ئەکەوێتە بەر خەتەرێکی گەورە و جگەل لەوە کە باسی ئێستاکە باسی پرۆسی ئازادکردنەوەی حەویجە ئەکرێ کە هێزێکی زۆری حکوومەت هەم لە بەغداوە هەم لە مووسڵەوە هەم لە ئەنبارەوە هەم لە تکریتەوە هەم لە دیالەوە هەموو بە ئاڕاستی حەویجە دێن ئەم هێزە گەورەی زیاتر لە 200 دەبابەی هەر دەبابەی پێیە و زیاتر لە 45,000 بەز مەشادا ئەمەش بۆ خۆی ینی جۆرە گومانێکی دروست کردووە لەسەر پرۆسەکە و لەم ناوچەیە ئەبێ ئێمە بۆ هەر ئەگەرێک خۆمان ئامادە بکەین ئێمە ناکرێ لە بەرامبەرەکەمان بترسین ناکرێ ئێمە هەناسەمان بوەسێ لە بەرامبەران ئەبێ ئەوەندە لێیان بترسین تا نەتوانن پرۆسەکە تێکدەن ئەبێ ئەوەندە حیسابیان بۆ بکەین کە نەتوانن ناوچەکە بشێوێنن ئەمانە هەمووی ئەگەرن لە بەردەمی ئێمەیە ئێمەوە لە کەرکووچین ئێمە ئەزانین وەزعەکە چۆنە جا ئومێد دەکەم ڕاگەیاندنەکانی کوردستان کە بەداخەوە کە ئێستا ڕاگەیاندنەکان هەرێکە لە ئاوازێک ئەخوێنێ کە سەرتان لە خەڵک شێواندووە ئومێد دەکەین ڕاگەیاندنی کوردی یەک
یەک بخەن و هەرلانی کەم لەسەر کەرکک و ناوچە دابڕێنراوەکان بۆ ئەوەی هەرلانی کەم ئەم ناوچەیە نێلین وا بە ئاسانی وەکو پاروێشی بەسیط لە دەستمان دەرنەچێ چونکە ئێمە ئەم ناوچەیەمان بە خوێن ئازاد کردووە ئەم ناوچەیە چەند شۆڕشی لەسەر تاواوەتەوە هەر لەسەر دەمی مەلیک مەحموود و دوایی شۆڕشی ئەیلول و هەتا شۆڕشی ئەم جارەش هەموو ئەمانە کۆمەڵە شۆڕشمان لەسەر کەرکک داناوە تەنسیح قوربانیەکەمانی یەکجا زۆرە بەقەدەر زیندووەکەی خەڵکمان لێ شەید بووە ناکرێ ئێستاکە وا بە ئاسانی بیکەینە پارویەکی بەسیط و تەسلیمی بەرامبەرەکەمانی کەنجا هیوادارم هەموو لایەکمان بەم ئاڕاستەیە بڕۆین کە شان بدەینە بەری کوڕانە کوردانە مەردانە پیاوانە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە لە کەرکک سەر بخەین یان ئەوەتە بڵێن با کەرکک لە زمنی پرۆسەی ڕفراندۆم نەبێت دەنا هیچ مەجالێتری تیانە پێکەوە یەک نەبین خەتەرە و ئەگە پێکشەوە نابین با بیری لێ بکەینەوە بەرنامێتر دابدەین بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد بەس بۆکو ئێمە وەکو کەناڵی پێیان چی ڕاستیەک بێت ئەوە بۆ خەڵکی کوردستان دەگوازنەوە سپاس دەکەم دوای ناوبڕەکە دەگەرم و لای بەڕست و کاک محەممەدیش بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. نامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک محەممەد گەڵگەم و لای بەڕێز سەبارەت بە ئەو ژماری دەنگانەی کە باست لێەوە کرد کە لە کەرکک ژماری دەنگەکان لێکەوە نزیکە و مەسەلەن زەماتی سەرکەوتنی پرۆسەکەنی بەبێ زەمینە سازی ئەی بۆ ناوچەکانی تر ناوچە کوردستانەکانی تری دەرەوەی ئیدارای هەرێم دۆخەکە چۆنە؟ بەڵێ ئەگەر ئێمە لەو فەڕەزنا گریمانەیەکمان هەبێ بڵین کەرکک ئەوە کورد ئەیباتەوە لەو ڕیفراندۆمە کورد دەنگی پێویستە هێنێ باشە ئێمە بۆ نمونە لە قەزاوناحەکانی تر ئەبێ کورد وەزعی چۆن بێ بۆ معلوماتان ینی تا ئێستا شنگال لە 140 بەدەست حەشدی شعبیەوەیە یعنی تەنانەت ئەو دێی کردنا دێمورادی تایە کە ئێستا پلێشی باڵای هەیە لە نەتەوە یەکگرتوەکان معلومی جەنابتان و بینەرانە تەنانەت ئەو دێ بەدەست حەشدی شعبیەوەیە
کە گوندی کۆجۆیە بەدەست ئەوانەوە ئەوان حەرجی شعبی هاتوونە بردویانەتەوە بۆ گوندەکەی خۆی ئەوە تۆ ینی لە شنگال تۆ لە 140 بەدەست حەرجی شعبیەوە بێ کە ئێمە باس لەواکەن حەرجی شعبی مەترسیێکی گەورەیە ناڵێ لە کەرکووک بیکەین ئەگەر شوێنێک لە 140 بەدەست خۆیەوە بێ ئەمە چ زمانێکە بۆی تۆ ڕیفراندۆمی تیابکەی وە سەرکەوتوش بی لە شوێنەکانی تر بۆ نمونە لە سعدیە لە مەندەلیە لە قەزانیە لە داقوق لە دووز ئەزانی تەنانەت لە دووز ینی حەوت بە حەوتە کورد حەوت ئەندامی هەیە لە ئەنجومەن عەرەب حەوتی هەیە تورکمان حەوتی هەیە هەمومان نەزانین کە عەرەب و تورکمان پشتگیری ئەمە ناکەین کەواتە لەوێ دەستبردن بۆ ئەم بابەتە بە خەتەرێکی گەورەیە باشە لە دووز من ئەپرسم ینی لەندی و سەبەکانەوە بیکەنیان لەو دیەوە ینی ئێستا هەر ئێستا کە ئێمە قساکەین حەشدی شعبی تەواجودێکی زۆری هەیە و خەریکی سەنگەر لێدانە خەریکی گونێخۆڵە بۆ بانخانوەکان بەردەوام خۆی قایمەکە ئێمە لە سەتا چەندی ینی شاری دووز لە ڕووی جوغرافیەوە ئێمە ڕیفراندۆمی تیا بکەین ینی ئەمە پرسیارێکی گەورەیە دوو شارێکی ڕێژەیەکی کوردی باشی تیا بوو ئێستا هەیە بۆ نمونی مەلاندێک ناوچە لەدەست بدەین بۆ مەترسیەکی زۆر گەورەیە ینی مەترسیەکی زۆر گەورەیە ئێمە ئەو هەموو ناوچانە بەڕاستی هەمویان لەدەست بدەین لە قەرەتەپە نازانم ئاگادار بوون کە بەڕێز بەرزانی باسیەوەی کرد کە هەر قەزایەک هەر ناحیەیەک مافی خۆی هەیە ئەتوانن داوا بکەن بۆی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان منە پرسم ئەوە کەرکووک داوای کرد ئەم قەزا و ناحیانە بۆ داوا ناکەن لەبەرەوە داوا ناکەن مەترسیەکە زۆر گەورەیە ناتوانن ڕێژەی دەنگ بێنن ناتوانن ئەو ڕێژەی پێویستە بێنن لە ئەنجومەنەکانە بۆی کەوا داوا بکەن بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان تۆ بەم ڕێیە شەرعی و قانونیە نەتوانی داوا بکەی ئەی بەچی سبینێ ئەی ئەوە تەنانەت لە ناو ئەنجومەنا با بڵێن لەو فەرەزنا لەوێش برتەوە ئەی جەماوەر چۆن ڕازیەکەی ئەی لەوێ با بڵێن نەتەوەکان تقریبا یەکسانن بگرە عەرەب و تورکمان زۆری نەشن لەو شوێنانە بۆیە بە تەسەوری من مەترسیەکە زۆر گەورەیە کە ئێمە سەر تاپای ئەم شوێنانی کە باسمان کرد هەر هەمویان لەدەست بدەین و دڵنیام ئەگەر واش بڕا ئەوە مەترسیێکی گەورەی ئێمە زۆر باش بەڵام سەبارەت بە بۆ کەرکووک بۆ کە کورد لە 2024 ساڵە بڵین هەردوو ێزەکە تێدا باڵادەستن بەیەوەندە حکومڕانەتی باش پێشکەش خەڵکی کەرکووک کراوە کە متمانیان هەبێ بەم هێزە سیاسیانە من پێم وایە ئەوە پرسیارێکی زۆر جەوهەریە ئەوە پرسیارێکی زۆر گرنگە کورد لە کەرکووک ئەگەر لە 2004ەوە یاخود لە 2023ەوە بە تەسەوری من حزبایەتێکی صرف کراوە ئەگەر کورد لە کەرکووکە کوردایەتی بکردایە ئێستا بارودۆخی خەڵک بەم شێوەیە ناگەیشت بەڕاستی من پێم وایە نەیانتوانی خزمەتی خەڵک بکەن نەیانتوانی لە هەموو ئەو ڕوانی کە باسمان کرد لە ڕووی ئابووریەوە ئێمە بۆ نمونە ئەگەر باسیکەین ئێستا فەرمانبەرێکی حکوومەتی عێراقی معلومی جەنابتان و بینەدانە کە موچەکەی بە تەواوەتی وەرەگرێ لەژێر دەستی داعش بوو لە حەویجە 2 ساڵەیە بوو موچەکەی خۆی کردە گونیەیەکەوە 30 میلیۆن دیناری وەرگرت فەرمانبەری ئێمەش 2 مانگجارێ مانگونیوێ جارێ ئەگەر لە 150 یاخود کەمتری موچەکەی وەرگێ ئەوە بارودۆخی نەوتە و هەمومان نەزانین کە بە هەدەرە درێ و بۆ خەڵکەکە نییە لە ڕووی سیاسیەوە بارودۆخی کەرکووک بەڕاستی زۆر خەتەرە زۆر خراپە حەویجە بۆ خۆی یەکێکە لەو بابەتانی کە ئێستا زیندوو کراوەتەوە هێڵراوەتەوە بۆ ئەوەی کە هەمیشە بۆمبێک بێت بە کەرکووک کابتەقێتەوە بۆ ئەوەی دوای گرتنەوەی مووسڵ و ئەو ناوچانە مەسلەی ئێمە یعنی لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەلگا بە چەندین شێوە دابەش بووە من پێم وایە دووبارەیەکەمەوە لە کەرکووکە کوردایەتی بکرایە ئێستا ئێمە وەزعێکی زۆر باشمان سامان و نەوتی کەرکووک لە خزمەتی کەرکووک خەڵکی بەکارنێنراوە بە هیچ شێوەیە ئەو سامانی نەوتە بەڕاستی نەکراوەتە خزمەتی خەڵکەوە نەتوانراوە سوودی لێوەرگیرێ بۆ خەڵک ئەوەی کە ئێستا هەیە هەر هەمووی دیارە و خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان نەزانن کە چۆن بە فیڕۆچێ و چۆن ئەو نەوتە لە ناوەچێ هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی زەمانەت بۆ خەڵکەکەی خۆی بکا بەڕاستی لە بژێوی ژیانی لە هەر فەرمانبەرێک بگری کە تەفاسیلی زۆرە کە
لە موچەکەی لە خانەنشینی لە پرۆسی هاوسەرگیری بەڵێ سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێز کاک محەممەد ئەگەر بگرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێستا بەڕێزت لە کەرکووکی و ئاشنای بە بارودۆخەکە ئێستا باشترین بژاردە بۆ مەسلەی ڕیفراندۆم و مامەڵەکردن لەگەڵ کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارە هەرێم چییە؟ ئەوەیە کەم پرۆسەیە بکرێت بەم کرد و کاڵە یاخود دوا بکرێت و زەمینە سازی بۆ بکرێت. مامۆستا حەجیم پێشوێ بێ سەر وەڵامی پرسیارەکەی جەنابتان دیارە لە کەرکووک یعنی حیزب و ڕێکخراوەکان وەرە ناوشانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە کار کراوە، یعنی ئێمە زیاتر لە 15 بۆ 30 گەڕەکمان لە کەرکووکا دروست کردووە، خەدەماتیان بۆ چووە، ئەمن و ئیستقرار پارێزراوە، خەڵکێکی زۆر تەعین بووە. ئەگە ئێمە بڵین هیچ نەکراوە ئەوە ڕەنگە ینی ڕێگای حەقیقیمان نەدۆزی بێتەوە بە تەواوەتی، بەڵام ئەبێ بەو دیوە تەمەشا بکەین. ئێمە لە کەرکووک کە باسی کەرکووکەکەین دەبێ باسی ئێران و تورکیا و سعودیە بکەین. بۆ نمونە هەر یەک لەمانەی کە لە کەرکووکن بە شێوە لە شێوەکان ڕەبتن بەم شوێنانەوە، بۆ یەکە هەزار خزمەتیان بکەی، پێداویستەکانیان بۆ دابین بکەی، هەموو ئەوانەی کەوا هەیە لە هیچ شتێکیان نەخسان نەبێ، ژیانن پارێزی. ئەوە لە 2014ەوە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان وا کەرکووک ئەپارێزێ، عەرەب ئەپارێزێ، تورکمان ئەپارێزێ، مەسیحی ئەپارێزێ، کورد ئەپارێزێ. ئەوە چەندین کەمپی بۆیان کردووە پێداویستی ژیانی بۆ دابین کردوون، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر لە کورد رازی نین. یعنی بەشێکی بەڵێ بەشێکی بە شێوەی گشتی ئەگەڕێتەوە سەر کورد تەجروبەی کەم بوو لە حکومڕانی و تازە هاتبووینەوە باش بەرچاومان ڕوون نەبوو. ئەمە کۆمەڵ ئەمە وایە، بەڵام بەدیوەکەی تر ئەوان هەرچیەکیان بۆ بکەی هەر لەوە رازی نین. ئەگەر ئیجازەم بدەی بینە سەر بەڵێ فەرموو. بەڵێ مەوەسمەوە ئێستا ینی تۆش خۆت نیگەرانی لەوەی کە بۆ نمونە سەرەت و سامانی کەرکووک لە خزمەتی خەڵکی کەرکووک ئەو نەوتێکە لە کەرکووک ئێستا لەلایەن مەسەرەن هەرێمەوە یاخۆ بڵێن هێزی هەرێمەوە ئیدارە دەرێت خزمەتی کردووە بە خەڵکی شاری کەرکووک بە بەراودە و ناوچە دۆڵەمەندە بنەوت خزمەت کراوە بە خەڵکی کەرکووک؟ بەپێی زانیاریەکانی ئێمە ئێستاکە کەرکووک ڕۆژانە 25 ملیۆن دۆلاری هەیە، 25 ملیۆن دۆلار، و ئەم پارەیە تا ئێستاکە حەپەلوش کراوە ڕۆیشتووە، و ئێمە مانگانە 10 ملیۆن دۆلاری پەترۆ دۆلارمان هەیە کە بۆ کەرکووکیەکان ئەگەڕێتەوە. ئەوەش بە تەقدیرێک و هەر لە خۆڕاو وەکو نای بنەی خێرێک بە کەرکووک ئەکرێ. بۆ یەکە ئەم پارەیە تا ئێستاکە ئەگەر بە جوانی لە خزمەتی خەڵکا بەکار بێ ئەتوانین بڵین موچە و موچەی خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان بەگشتی و پرۆژەکان و پرۆژەی استراتیجی و هەموو شتەکانی پێجێبەجێکرێ. منەوە بڵێ ئەوە وایە، بەڵام ناکرێ ئێمە بڵین لە کەرکووک هەموو خەتاکە بشێنەوە سەر کورد و خۆمان ببین بە دەلیل بەسەر خۆمانەوە. بە دیوەکەی ترشا بەڵێ ئەکرا کورد باشتری بکردە نەیکردووە، ناکرد لێرە لە هیچ شوێن باشتری نەکردووە. و لەگەڵ ئەوەشە کێشەکان تا ڕادەیەکی زۆر هەیە. من بۆ خۆشم وەکو خۆم ڕەنگە ینی وەکو چۆن بڵێ ڕازی نەبم لەم ئیدارەی کە ئێستاکە هەم لە کوردستان و هەم لە کەرکووکش، چونکە کەرکووکش بەشێکە لە کوردستان. بۆ یەکە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بین حکومڕانانی کوردستان تا ڕادەیەکی زۆر کەوتونەتە خەندەقێکەوە و جەماوەر و کادرەکانی خوارەوە کەوتونەتە خەندەقێکی ترەوە. یعنی ئەتوانم بڵێن فاسیلێکی زۆر لە نێوان ئەو دوولایەنە هەیە. یعنی مەسەڵەن نمونەیەکت بۆ بێنمەوە، ئێمە کاتێکە ساڵێک پێش ئێستا کە داعش پەلەماری کەرکووکی دا و لە شەوێکا 12 شوێنی گرینگی شارەکەی داگیر کرد، بەڵام ئەوە جەماوەری قارەمانی کەرکووک بوو، ئەوە کوردە تێکۆشەر و گەنجە خۆبەخش و لە هاوشانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس لە هاوشانی هێزەکانی مکافحەی ئیرهاب پەلەماری داعشیاندا و کە هەر لەم شارەشا 111 گەنج شەهید و 300 کەسشمان بریندار بوو. بۆ یەکە ئەبێ بڵێن کەرکووکیەکان خۆیان بە هەموو تواناوە لە مەیدانن، ئازان زیرەکن، شارەزان، شار بەجێ ناهێڵن. بەڵام بە دیوەکەی ترشا ڕەنگە ئێمە داواکاری زیاترمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ کار وەکو چۆن ئەگەر بە نسبە و تەناسوبش بێ پێویستە هاوڕێ زیاتر لە کەرکووک بدرێتەوە، بەڵام نەدراوەتەوە. پێویستە پێداویستەکان بۆ کەرکووکیەکان دابین کرێ، نەکراوە. موچە بدرێ، نەدراوە. بەڕاستی ئەمانە خەدری گەورە لە خەڵک کراوە و خەڵکش ڕەنگە هەر ئەم گلەیانە بێ
نەبێ لە حکوومەتەکەی خۆی هەیەی دەنا ئێمە حکوومەتێ بە خوێنی خۆمان درستی بکەین بە مێژوی خۆمان درستی بکەین دوسێ شۆڕژی لەسەر تاوا بێتەوە چۆن ئەمڕۆ ئێمە قسە لەسەر حکوومەتەکەی خۆمانەکەین بۆیە کە ئەبێ ئەم حکوومەتە بەخۆیان بچێتە کە چۆتە سەنگەرێک و کادرەکانی خوارە و جەماوەرە لە سەنگەرێکی تران بەڵە زۆر باشەگەر بە کورتی وەڵامان دێتەوە کاتمان کەم ماوە سەبارەت بەوەی کە بەرز و تێستانەوتی کەرکووک حەپەلۆش دەکرێت کێ حەپەلۆشی دەکات بە بۆ چوونیەوە طبعا ئێمە ئێستا نەوتی کەرکووک لە نێوان حکوومەتی فیدرالی و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە هەر کەسە بەشێکی ئەبا و ئەمە وای کردووە تا ئێستاکە بەرچاوڕوونیەکمان نادەنێکی ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی عێراق کە مافی ئەوەمان هەیە کە بپرسینەوە ئەم نەوتە چەندە چێ ئەیبا بە چەندە فرۆشیە و چەند سافی ئەمینێتەوە تا ئێستا هیچ نەخشەیەکمان نادەنێ و جۆشمان لێ ڕناگیرەیە و بۆیە کە ئێمەش لە ڕێ ڕاگەیاندەکان و ڕای ئەگەێنین ئەڵێن خەڵچینە ئێمە نوێنەری ئێوەین بەڵێ بەدەنگی ئێوە چونێتە ئەو شوێنە بەڵێ بەڵام ئێستاکە ئەوە ئەو دوو هێزە ئەو دوو حکوومەتە ئامادە نین ئەو وردەکارێ بە نوێنەرەکانتان بڵێن ئەمە لە کاتێکا کە ئێمە حکوومەتی عێراقی یان بڵێن حکوومەتی فیدرالی یان وزارەی نەوتی عێراقی مانگانە جەدۆلمان منەخشەمان بۆ دێ جەدۆلمان بۆ دێ کە ئەم مانگە چەند ڕۆیشتووە و بەرمیلی بای چەند بووە و کۆی پارەکە بای چەند بووە و چەند هاتۆتە میزانیەی حکوومەتی عێراقیەوە ئەمە لەلایەکی تر ئەوەن بووە بەشێکی ئەساسی لە نوێنەرەکانی خەڵکی کوردستان بوو کە ئەتوانن بڵێن 4 فراکسیۆنی کوردستانی کە پێمان داگر لەسەر میزانی 2007 گوتمان میزانی لە 170 بۆ خەڵکی کوردستان بودجەی هەڵەبجە پارەی گەنمی جوتیاران و پارەی دەرمان و زۆر شتی ترش بۆ خەڵکی کوردستان و ئەوان هەموو داواکاریەکانی ئێمە بە زەخت پیانمان کرد قبولیان کرد بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو لەگەڵمان ڕێکەوێ و بێ ئەو پەنە خۆیان موچەی خەڵکیاندا نەهێشتیان لە 170 بەغداش بۆ خەڵکی کوردستان. سوپاس دەکەم کاتم کەمەوە گەر بە کورتی وەڵامی پرسیارم دەیتەوە ئێستا پێ دوای باشترین بژاردە بۆ کەرکوو ناوچە دابرێنراوەکان چیەوە کە بەم پەرش و بڵاوی ئێمە ئەو ناوچانە لەدەست دەدەین بە بۆچوونیەوە؟ یەک بژاردە هەیە، یەک ڕێگا هەیە، یەک بیرکردنەوە هەیە، یەک عەقڵ هەیە، ئەوەش ئەوەیە منطق وامان پێڵێ عەقڵ وامان پێڵێ هەموو جەماوەرەکە وامان پێڵێ ئەڵێ قیادەی سیاسی کوردستان یەک دەنگ یەک دڵی یەک ڕنگ هەموو وەرن پێکەوە بەشدار بن لە ڕیفراندۆم ئەگەر پێکەوە نایەن بەم پرش و بڵاویە تووشی نەکسەیەکی گەورەترمان مەکەن کە لەو نەکسانەی بەسەر کووردا هاتووە. یعنی ئێستا بەم شێوێ بەم پەرش و بڵاوی ئێمە و ناوچانە لەدەست دەدەین بە بۆچوونیەوە؟ بە بۆچوونی ئێمە ئێستا کات ماوە مەجال ماوە فرسەتێکی بار لە بەردەم قیادەی سیاسیە هەیە بێن جارێکی تر ئەم نەخشە ڕێگایە جوان زندووکەنەوە دروستیکەنەوە دابەشمان بکەن بەسەر ناوچەکانە میحوەرمان لێ دروست بکەن هەموو کادری هەر 15 حیزبەکەی کە ئێستا لە کەرکووک بوونی هەیە دابەشمان بکەن بەسەر ناوچەکانە هەموو وەکو کورد بچین بەشداری بکەین پێم وایە ئەمە باشترین دەستکەوتە و مێژوێشی ڕەنجین ئەبێ بۆ خۆمان و بۆ نەوەکانی دوای خۆمان و بۆ کوردستان و بۆ هەتا بۆ ئەوەی کە لە پەنای ئەم ڕیفراندۆمەیە خەڵک پشوویەک بدا و ئیسراحەتێ بکە. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە ئامادەکردن بۆ گەرەکان ئەم خۆمەدەکردن هەیە لە کەرکووک بۆ نمونە بەتایبەتی لە ڕووی ئابوورەوە کە بەشێکی زۆری فەرمانبەرانی کەرکووک سەر بە حکوومەتی عێراقن لاگەری بۆ نمونە بڕانی موچەکانیان پێ دوای خۆمەدەکارێک کرد لەمڕۆ؟ وەڵام من حەزەکەم هەر تەوزیحێ بۆ بینەران و بە کاک محەممەدی بەڕێزیش من پێم وایە لە کۆی پرۆسەکە یعنی شتێکی ئەوتۆ بۆ کەرکووک نەکراوە من پێم وایە خزمەت گوزاری کراوە شتی باش کراوە بەڵام لە چاو ئەو هەموو قوربانیەی کە کەرکووک و کەرکوشیکان داوێنە بەڕاستی وەکو پێویست نەبووە ئەگەرنا شتی باش کراوە ئێمە پێش ێزانین و لە کات و ساتی خۆیان دەستخۆشیشمان کردووە و پشتگیری هەر پرۆسەیەکی چاکسازی بوونە لە کەرکووک کاک محەممەدیش ئاگادارە من پێم وایە مەترسیەکان ینی زۆر لەوە گەورەترە بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی لە 25 نوێیە یاخود لە 20 نوێیە موچەی فەرمانبەرانی کەرکووک ڕاگرێ یعنی چ زەمانەتێک هەیە تۆ بتوانانی موچەی فەرمانبەران کە لەوێ لە 100 موچەکەی وەرەگرێ بە هەموو دەرماڵە و بە هەموو شایستەداریەکانەوە
ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەیە و شەڕی وڵاتان یعنی ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە ئەگەر بۆ نمونە تورکیا یاخود ئێران لەسەر هەندێک ناوچە نێنە جواب بەڵام بۆی هەیە لەسەر کەرکووک بێنە جواب ئەگەری زۆرە کە کەرکووک بەڕاستی هێڵی سوورە بەلای ئەوانەوە و شەڕی ناوخۆی کەرکووک کە مەبەسمانەوەیە کە داکۆچی لە عەرەب و تورکمان کە ئەمانە هەمیشە بەڕاستی قسەی خۆیان هەیە هەمیشە ڕێی خۆیان هەیە هەر ئەو ڕۆژە دوای کۆنگرە دوای ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو کۆبوونەوەی کرا ئەوان یەکسەر بەیان نامەی خۆیان دەرکرد هەردووکیان بەجا کۆنگرەی ڕۆژنامەوانی زۆر بە خەستی بە جددی دژی ئەم پرۆسەی وەستانەوە و ئامادە نەبوون بە هیچ شێوەیە ئاوکاری بن و هەروەها ئەو پرۆسەی نەوت کە چەندێ ناشەفاف و چەندێ دیسانەوە ئەرقەلێکی گەورەیە بە کورتی باشترین بژاردە چیە باشترین بژاردە ئەوەیە کە پرۆژەکەی کۆمەڵ ئیسلامیەوە زایدن بزوتنەوەی گۆڕان کە پێرێ چوارەم ڕۆژی جەژن کاک محەممەدیش لە کۆتایە تقریبان هاتە سەرەوە ڕێی کە ئەگەر بەم پەرش و بڵاویە ناکرێ با دواخرێ من پێم وایە ئەم پرۆژەیە باشترین خزمەتە بە پرۆسەی ڕفراندۆم خزمەتە بە هەرێمی کوردستان و بە کەرکوچەکان چونکە بژاردەی ترمان نیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد جەلیل کارگەری هەڵبژاردن و ڕاگەن مەڵبەندی کەرکی کۆمەڵی ئیسلامی کە لە سووری سەرکی لەگەڵ مابووی هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کە لە کەرکووکەوە لەگەڵ مابووی سپاس بۆ میرێنە بڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر واتان لەگەڵ